دەستپێکردنەوەی هێرش و ئۆپەراسیۆنی سەربازی بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێ کاردانەوەی جیاوازی لێ دەکەوێتەوە لەو بارەیەوە سەرۆکاتی کۆمار لە ڕاگەیاندراوێکدا داوا دەکات سەرجەم پێشێلکاریەکانی تورکیا بۆ سەر خاچی عێراق ڕابگیرێت کە بە پێشێلکردنی سەروەری خاچی عێراق ناوی بردووە. هەر لەو بارەیەوە پەرلەمانتاران و چاودێرانی سیاسی ئاماژە بۆ دەکەن پێویستە لەسەر ئاستی ناوخۆی کوردستان یەک هەڵوێستی لە نێوان لایەنە سیاسیەکان دروست بێت، هەروەها کارێک بکەن ڕێگا نەدرێت لەوە زیاتر خاچی هەرێمی کوردستان بە بیانی و جۆراوجۆر پێشێل بکرێت. مەسەلەیەکی ئاواگرنگی مان و نەمان و نەتەوەییدا دەبێت هەڵوێستی یەک هەڵوێستی یەک ڕێزیەکی تەواو هەبێت. دیارە ئەوەش پێویستی بەوەیە کە ئەوڕۆ هینێکە بێت بڵێن ئەنجومەنێکی هاوبەش یا سەرکردایەتێکی هاوبەشی هەبێ بۆ یان وتەبێژێکی تایبەتی هەبێت کە گزارش لە هەموو خەڵکی کوردستان بکاتن لە ناوچەکەدا و بتوانێت کە ئەو یەک ڕێزی و یەکتەواییە ببێتە هۆکارێکی گرنگ بۆ ئەوەی کە بەرامبەر بە دوژمنان و بەرامبەر بە کاریگەری دەرودراوسێ و خەڵکی پیشان بدەین کە ئێمە یەک ڕێز و یەکتەبا و یەکدەستین لە ناوچەکەدا. بەداخەوە ئەوەی لە کوردستان دەگوزارێت لە قبوڵکردنی ئەجندای خارجی لە ڕاستی لە هیچ وڵاتێک ناگوزەرێ و هاوڵاتیانی هیچ وڵاتێک ئەمە قبول ناکەن. دەسەڵات نەخۆی هەڵوێستیە لە ڕاستیە و نەقبوڵی ئەوەش دەکا هاوڵاتیان هەڵوێستیانە بێ. ئەمە بابەتێکە من پێم وایە پێویستی بە قسەکردنی زۆرەکە و دەبێ هەموو خەڵکی کوردستان لە ئاز ئەم بابەتە لە ڕاستیە بێنە دەنگ و قبوڵی ئەم بێدەنجیە و ئەو سەرکوتەی دەسەڵاتیش نەکەن کە دژی خەڵک بەکاری دێنێ. وەک لە ڕاگەیاندراوەکەی سەرۆکاتی کۆماری عێراق و فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەران داهاتووە، ئەو کارانەی لەم دوایە تورکیا ئەنجامی دەدات پێشێلکاریەکی تەواوی مامەڵەی دراوسێتی و ڕێسا و پەیمانە نێودەوڵەتیەکانە. ئەم کارەیە کە تورکیا بەم لەشکر کێشیە بۆ تەبارێکی قورس لەسەر کۆمەلگا نێودەوڵەتی و بۆ تەبارێکی قورس لەسەر حەلفی ناتۆ بۆ تەبارێکی قورس لەسەر کۆی ئەم واقعی کە هەیە لە نێوان جیرانەتی وەکو دەوڵەتداری وەکو کۆمەڵێک بابەتی تر. بۆیە ئەمەی کە هەیە تەنانە مەسەلە پەکەکە نییە، ینی تورکیا گەڕانەوەی بۆ ئەو خەونەی کە لە ڕابردوو وەکو ئیمپراتۆریەتی عوسمانی کە خەونێکی لەبار بدراوە و هەرگیز نایەتە دی و ئەم خەونە ئەگەر بە بیرکردنەوەی خاڵی دۆم کە مەبەستیان با بڵێن وڵایەتی مووسڵ بێ، ئەمەش کارێکە هەم وەکو دەوڵەت وەکو یاسانی دەوڵەتی وەکو دامپێنانی سنووری عێراق و تورکیا کارێکە تەنانەت سەرێشەیەکی گەورەی بۆ خۆش و بۆ جیرانەکانیش و بۆ ئایندەی ئەو وڵاتی خۆی دروست دەکات. هەر لەسەر ئەو پرسە ڕاگەیاندراوەکەی سەرۆکاتی کۆماری عێراق جەختی کردوتەوە لەسەر گرنگی چارەسەرکردنی کێشە سنووریەکان و دۆسیە ئەمنیەکانی نێوان عێراق و تورکیا لە ڕێگای هەماهەنگی و هاوکاری نێوانیان. لەلایەن خۆشیەوە فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەران داوای لە وەزارەتی دەرەوە و نوێنەرانی عێراق کردووە کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجومەنی ئاسایش ڕێک بخەن بۆ ڕاگرتنی ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە ناوخاچی عێراق و بڕیارێکیش بۆ قەرەبووکردنەوەی ئەو مەدەنیانە دەربکەن کە دەبنە قوربانی ئۆپەراسیۆنە سەربازیەکان. تا عەبدوڵڵا گەری کوردستان، هەولێر.